هەلبەت دەستێ بتنێ دەنگژێ ناهێتن ئەو وڵاتێن بوو نمونە چێ بووین ئاوا بووین نەتنێ لەسەر پشتە حکوومەتێ بەلکو کەسێن ji destê wan têtin xêrxas harîkariyê dikin harîkariya milletê xwe dikin gelê xwe dikin heta ku welatekî nî ava kin bişêtin xwe serpêya bigirîtin û mihtacî kesê nebît bi taybetî di rojên wekî roja evrûke da ku roja cîhaniya karên mirovî ye çend pêwîst û giring e em pêk ve dest bideyne navdest û ihtiyacên xwe pêk ve tijî bikeyn bi giştî hejmareke zêdeya aware û penaberan li Herêma Kurdistanê hene û seda hefteya barê wan dikevîte ser milê hikûmeta Herêma Kurdistanê ku mazûvaniya wan diketin av û karebû pêtiviyên diyên jiyanê heta yên tendurustî û xandinê bi wan dabîn diketin di van qeyranan da çawa hikûmetçiya ye îdareyê biketin ku hinde aware û penaberan li Herêma Kurdistanê vehewînîtin heta roja evrûkê jî bi ser bilindî li vê derê ne û hê jî gelek mane bizanîn hejmara wan çend e hikûmet rojane heyvane û salane çend parey li van xerj diketin û rûlê dezgehên xêrxwazî bi taybetî ez bijim dezgeha xêrxwaziya Barzanî çi bûye di vê navberê da hikûmeta Iraqê heta çendê harîkar bûye kê masî çine ji xanima Sirwa Resûl rêvebera giştiya navenda hemahengî û qeyranan li Wezareta Navxwe dipirsim. Xanima Sirwa tu gelek bi xêratiya Kurdistan 24 destpêkê bizanim çend aware زۆر سپاس serçava çend aware û penaber li Herêmî Kurdistan hen بەڵێ هەتاوەکو ئەوڕۆ ملیۆنێک و نزیکی ملیۆنێک و 2000 ئاوارە زیاتر لە هەرێمی کوردستان ماون و ڕێژەی تەنها سەداسیان لە ناو کەمپەکاندا دەژین زیاتر لە 170 ئاوارە و پەنابەران لە دەرەوەی کەمپەکان لەگەڵ کۆمەڵگەی خانەخوێ ژیان بەسەر دەبن. حکوومەتە هەرێما کوردستانê çawa piştevaniya aware û penaberan diketin بەڵێ طبعاً ئەوڕۆ لە ڕۆژی جیهانی هاوکاری مرۆیی ئێمە دەزانین کە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی لەو بابەتە لە ئاستی نێودەوڵەتی ڕەنگدانەوەیەکی گەورەی هەبووەوە بۆتە نمونە لە ئاستی نێودەوڵەتی کە باسی لێوە دەکرێت بێگومان ئێمە هەرێمی پێکەوە ژیانین بۆیە بابەتی هاوکاری مرۆیی و بەهاناوە چوون کەلتورێک بووە کە هەرێمی کوردستان پێی ناسراوە ئێمە دەزانین کە لە ساڵی 2014 بەڕاستی 2 ملیۆن ئاوارە و پەنابەر ڕوویان لە هەرێمی کوردستان کرد ئەو کات کە زۆر لە پارێزگاکانی تری عراق ئامادە نەبوون لە خۆیان بگرن بە فەرمانی سەرۆک بارزانی ڕاستەوخۆ هەموو دەرگاکانی هەرێمی کوردستان بەڕووی ئاوارە و پەنابەران داواڵا کرا هەر لەو کاتەوە بێگومان خەڵک هەمویان بە کەلوپەلی ناوماڵی خۆیان دەرگای مزگەوتەکان دەرگای قوتابخانەکان تاوەکو کەمپەکان و شوێنی حەوانەوە دروست کرا بە کۆی خەڵک لەو پرۆسەیە بەشدار بوون و هەتاوەکو ئەوڕۆ بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان کە زیاتر لە ملیۆنێک ئاوارە و پەنابەر لە هەرێمی کوردستان ماون ئەرکی زیاتر لە 180 خزمەتگوزاری و لە خۆگرتنی خەرجیەکانی ئاوارە و پەنابەران ئیدارە دەدات بەداخەوە هەتاکو ئەوڕۆ حکوومەتی عێراق لە 2014ەوە 1 دینار لە خەرجی کارەبا کرەی زەوی کەمپەکان ئاو و زۆر لە خزمەتگوزاریەکانی تری دابین نەکردووە کە ئەو کات بەڵێن بوو هاوکاری هەرێمی کوردستان بکات و ئێستا بەڕاستی لە بابەتی خوێندنگا لە بابەتی تەندروستی لە بابەتی خزمەتگوزاریەکان ڕێگاوبان خۆڵ و خاشاک تەواوی خزمەتگوزاریەکانی کە حکوومەتی هەرێمی کوردستان دابینی دەکات بەداخەوە لە ئاستی نێودەوڵەتیش هاوکاریەکان زۆر کەم بۆتەوە بەڵام ئەوەی کە بەڕاستی جێگای سەربەرزیە ئەوەیە کە سەرەڕای هەموو ئەو بربەستانە حکوومەتی هەرێمی کوردستان توانیویەتی بە جوانترین شێوە خزمەتگوزاری پێشکەش بە ئاوارە و پەنابەراندا بکە ئێمە لە بیرمان نەچی کە لە ساڵی 2014 حکوومەتی هەرێمی کوردستان بەدەست قەیرانێکی دارایی سەختدا دەناڵێنێت و دواتر ڤایرۆسی کۆڕۆنا دواتر گۆڕانکاریەکانی کەشوهەوە بەڵام ئەوانە هیچیان نەبوونە بەربەست لە بەردەم ئەوەی کە هەرێمی کوردستان لە ڕووی مرۆیی و خزمەتکردن بە دۆسیەی مرۆیی بە هیچ شێوەیە کاریگەری بخاتە تەنانەت
حکوومەت سەر ئاوارەیەکیش و تاوەکو ئەو ڕۆتوانیمانە بە جوانترین شێوە بەردەوام بین. ئەوەی کە گرنگە بیڵێین بەڕاستی کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرپەرشتی ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگیەکی تایبەتی بە دۆسیەی مرۆیی داوە. ئێمە بینیمان لە ماوەی ڕابردوودا چەندین زەخت و بڕیار هەبوون لە حکوومەتی ئیتیحادیەوە کە ئەو ئاوارانە بە زۆرم لێ بگەڕێنرێنەوە. سەرەڕای هەموو ئەو بربەستانەی کە باسمان کرد تاوەکو ئەوڕۆ هەرێمی کوردستان باوەڕی بە سیاسەتی گەڕانەوەی ئارەزوومەندانە هەیە و لەسەر ئەو سیاسەتەش بەردەوام دەبین. ئێمە تەنانەت بەڕاستی من حەز دەکەم لێرە درک بە خاڵێک بکەم کە زۆر گرنگە. حکوومەتی هەرێمی کوردستان تەنها لە بابەتی ئاوارە و پەنابەران لە ڕووی مرۆیی لە هاوکار نەبووە. ئێمە بینیمان بەڕاستی بۆ یەکەم جار کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو ئەستێرەیەکی درەوشاوە لە ڕووی نێودەوڵەتی توانی وەکو یەکەم لایەنی دەرەچی بەهانای ئەوەی بوومەلەرزەکەی تورکیا و سووریاوە بچێت لێ قەوماوانی بوومەلەرزەکەی تورکیا و سووریا چ بە بەشداری تیمەکان و چ بە کەمپینی هاوکاری کە خودی ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەو کاتەدا ڕایگەیان. ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوو لە وڵاتی ئەڵمانیا بووین. ڕێزدار جەنابی وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار ڕێبەر ئەحمەد کە بەرپرسە لە دۆسیەی مرۆیی لە هەرێمی کوردستان لە وڵاتی ئەڵمانیا لە میانەی کۆبوونەوەکانی لەگەڵ وەزیرەکان و لایەنەکانی ئەو وڵاتە زۆر بە شانازیەوە و سوپاسگوزاری هەرێمی کوردستان بوون کە توانیان وەکو یەکەم لایەنی دەرەکی بگەنە ئەو وڵاتانە و حکوومەتی ئەڵمانیا ئەو کات هاوکاری بە بڕی ملیۆنێک دۆلار بۆ وەڵامدانەوەی کەمپینی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی ناوخۆ بەشداریان کرد. زۆر سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستانیان کرد کە توانیان هاوکاریەکانیان بۆ بگەیەن نەعفرین. ئەو کاتە لە ڕێگەی دەستگای خێرخوازی بارزانی بە سوپاسەوە کە هیچ وڵاتێکی جیهان نەیانتوانی بگەیەن نەعفرین و سەرەڕای ئەوەی کە ئێمە لە هاوکاریەکانمان بۆ ماوەی 17 ڕۆژ لە وڵاتانی تورکیا و سووریا بەردەوام بووین. بێگومان ئەوە یەکێکە لەو شانازیە نێودەوڵەتیانەی کە بە بەردەوامی دەمێنێتەوە. سەرەڕای ئەوەش زۆر جار ئێمە لە میدیاکان بەڕاستی نەمانگواستۆتەوە لەسەر فەرمانی جەنابی سەرۆک بارزانی لە پارساڵدا کۆمەڵێک لە خوشک و برایانی سووریا کوردانی ڕۆژئاوا لە وڵاتی سوودان داوای بەهاناوە چوونیان کرد لە جەنابی سەرۆک بارزانی کە بە فریایان بکەوێت و ڕزگاریان بکات کە شەڕ لە وڵاتە بوو. ئەوە بوو ڕاستەوخۆ ئێمە توانیمان نزیکەی 830 کوردانی ڕۆژئاوا ڕزگار بکەین بەهاناوانەوە بچین و بیان هێنینەوە هەرێمی کوردستان بە سوپاسەوە لەگەڵ پەیوەندیەکانی دەرەوە و دەستگای خێرخوازی بارزانی لەو کاتەدا بۆ ماوەی هەفتەیەک هۆتێل و خواردن و هەموو خزمەت گوزاریەکانیان بۆ دابین کرا. بەڕاستی ئەوە جێگای سەرسوورمان بوو لەلایەن ئاژانسەکانی نەتەوە یەکگرتووەکان و بەهای مرۆڤایەتی و کولتوری هەرێمی کوردستان لەو شتانەدا بەڕاستی ڕەنگی داوەتەوە بە درێژایی. خانم ئاسروان بێ ناوبەرێدا بزانین هەڵویستە حکوومەتە هەرێمە کوردستانی دەرباری vegeraندنا ئەوارەیان چ گوهارتن بەسەردا هاتیە نەتەنێ ئەوارەیان حتا پەنابەرانشی. بڵێ بابەتی پەنابەران لە لای هەمومان ڕوون و ئاشکرایە کە تاوەکو ئێستا بەڕاستی ناوچەکانیان شارە کوردیەکان لە سووریا تاوەکو ئێستا ئەو ئارامیەی نییە کە ئەوان بتوانن بگەڕێنەوە و وەکو جەنابی سەرۆک بارزانی هەر لە سەرەتای هاتنیان جەنابیان فەرموویەتی کە ئەوانە میوانی ئێمە تا ئەو ڕۆژەی ناوچەکانیان ئارام دەبێ بۆ گەڕانەوە. بەڵام تایبەت بە بابەتی ئاوارەکان بەداخەوە ئێمە بینیمان لە ماوەی ڕابردوو کە بڕیارێک لەلایەن سەرۆکوەزیرانی ئیتیحادی دەرچوو بەوەی کە 37 کەمپەکان بە تەواوەتی دابخرێن و دۆسیەی ئاوارەبوون لە عێراق کۆتایی پێبێت. بێگومان ئەو بڕیارە کاردانەیە وەیەکی زۆر گەورەی لێکەوتەوە چونکە ئێمە هەمومان دەزانین تاوەکو ئێستا ئەو هۆکارانەی کە بوونە
هۆی ئاوارەبوونیان تاوەکو ئەوڕۆ بەردەوام و چارەسەر نەکراون. ئەوە بوو ڕێزدار جەنابی وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز ڕێبەر ئەحمەد نووسراوێکی ئاراستەی نووسینگەی سەرۆک وەزیرانی حکوومەتی ئیتیحادی کرد کە لە نووسراوەکەدا زۆر بەڕوونی نیگەرانیەکانی هەرێمی کوردستان تایبەت بەو بڕیارە بەوەی کە ئێمە لە حکوومەتێکداین کە هاوبەشین و ئێمە لە سەروبەندی داڕشتنی ڕێگە چارەیەک بووین لەگەڵ یۆنامی و تەنانەت حکوومەتی عێراق وەزارەتی کۆچ و کۆچبەران تێیدا بەشدار بوو کە لە سەروبەندی کۆتایی هاتن بوو ئەو بڕیارە دەرچوو بەبێ ئەوەی هیچ گەڕانەوەیەک هەبێ بۆ هەرێمی کوردستان کە کۆی کەمپەکانی عێراق لە هەرێمی کوردستانن و تێیدا جەنابی وەزیر چەند خاڵێکی ئاماژە پێدا بوو لە تایبەت بە ڕێککەوتنامەی شنگال کە تاوەکو ئێستا دۆخی شنگال ئارام نییە بۆ گەڕانەوەی ئەوان وە تاوەکو ئەوڕۆ میلیشیا و هێزە چەکدارە نایاساییەکان لەو ناوچاوەنەن وە زیاتر لە نیوەی ئاوارەکانی هەرێمی کوردستان خوشک و برایانی یەزیدین کە هەر کوردانی خۆمانن ئێمە دەزانین لە هەر شوێنێک بن لە هەرێمی کوردستان هەر ماڵی خۆیانە بەڵام لە بیرمان نەچێت کە نەگەڕانەوەیان بۆ شنگال دەبێتە هۆی گۆڕینی دیموگرافی و ئەوان کە ئاین و کللتوری خۆیان هەیە پێویستە ڕێز لەوە بگیرێت و ئێمە نەبینە هۆکارێک بۆ گۆڕینی دیموگرافی. سەرەڕای ئەوەش ئەو ئاوارانەی تری عێراق کە تاوەکو ئەوڕۆ لە هەرێمی کوردستان ماون کێشەی زەقیان هەیە لەوەی کە تاوەکو ئەوڕۆ بەڵگەنامە یاساییەکانیان نییە و چەند بڕیارێکی تر هەیە بەڕاستی کە پێویستە بۆیان بدرێت لە کێشەی کۆمەڵایەتی کێشەی خزمەتگوزاری و چەندین بابەتی تر. ئەوە بوو بە خۆشحاڵیەوە لە ماوەی ڕابردوو بە بڕیارێکی تایبەت لە بەڕێز سەرۆک وەزیرانی حکوومەتی ئیتیحادی بەوەی کە لیژنەیەکی باڵای پێک هێنا کە پێویستە ئەو خاڵانەی لە نووسراوەکەی جەنابی وەزیری ناوخۆ ئاماژەی پێدراوە دیراسە بکرێت و یەکێک لە مەرجەکانی ئێمە ئەوە بوو کە پێویستە نەتەوەیە گرتوەکانیش لە کۆی ئەو پرۆسەیە بەشدار بن. ئەوە بوو ئێمە لە هەفتەی ڕابردوو وەکو لیژنەواڵاکە لە بەغدای پایتەختی عێراق کۆبوونەوەی یەکەممان ئەنجامدا. لیژنەکە بە سەرپەرشتی بەڕێز وەزیری کۆچ و کۆچبەرانی عێراقە کۆبوونەوە یەکەممان ئەنجامدا. لە کۆبوونەوەکەدا کۆمەڵێک بەڕاستی کۆمەڵێک پێشنیارمان کە بە کۆی دەنگی لیژنە ئێمە لەسەری هاوڕا بووین چاوەڕێی ئەوەین کە ئەو ڕاستپاردانە باشە خانم ئاسروە بە کورتی و مختصری شکەرە مەخۆش بەردەمیژی اشکره ما خب بکرتی و مختصری بجه این گشتنا چیز صیغه که یعنی در انجام چنه بوچی اف پرسه هلاویستی مایا حتی کنگی دهین چاوره بن که مثلا وگراندنا آواریان اکلا ببید آیا دی وگرن و ناگرن دمکاتی دست نشان کرن بکرتیش کرم آخو بله بگومان وکو پیشتر آماجم پیدا که او آوارانه لئستادا ناگەڕێنەوە لەبەر ئەوەی ناوچەکانیان ئارام نییە بۆ گەڕانەوە و ئەو کێشانەی کە بوونە بەربەست لە بەردەم ئاوارەبوونیان چارەسەر نەکراوە. بێگومان ئێمە لەگەڵ لیژنەکە لەسەر ئەوە ئیتیفاقمان کرد کە لیجانی تایبەت پێک دەهێنرێت بۆ هەڵسەنگاندنی هۆکاری نەگەڕانەوەی ئاوارەکان و چارەسەرکردنی کێشەکانیان دواتر گەڕانەوەیان. یعنی بەو هەلومەرجەی ئێستا کە بڕیار بوو بێگومان ئێمە ڕازی نابین ئێستا لە هەر ئاوارەیەک بپرسی کە دەگەڕێتەوە یاننا بێگومان دەڵێ ناگەڕێمەوە لەبەر ئەوەی بربەست لە بەردەم گەڕانەوەی هەیە. بەڵام لە کاتێکدا کە کێشەکانیان چارەسەر بکرێ هەمویان ئامادەن بگەڕێنەوە ناوچەکانیان بۆ ئەوەی ڕێز لە گەڕانەوەی ئارەزوومەندانە و شکۆمەندانە بگرین کە هەرێمی کوردستان باوەڕی پێیەتی و تەنانەت بۆ ئەوەی نەبینە بەشێک لە هۆکاری گۆڕانی دیموگرافی لە ناوچەکان. باشە خانم ئاسروە پرسیارە دماوەی بڕیاری سەرۆک وەزیرانی عێراقی. باشە بڵێ مەسەلا نیکردنا ئیقامەیە بوو پەنابەران بەشێکی پەنابەران دەبێژن ئەم گاڤە ئیقامەیە مەدەمەوەی خلاص بیت ئەم چین بوو مەنی ناکەن. ئایا ئەوە حتا چەندی ڕاستە و ڕێکار چنە کینە ئەو کەسێن و ئیقامە نیکردن شوانە ناگریت و کینەیە ژێتگریت. بەڵێ بێگومان پێم وایە لە هیچ شوێنێک ئەو ئاسانکاریانەی کە هەرێمی کوردستان پێشکەشی کردووە بۆ بابەتی ئاوارە و پەنابەران بەڕاستی لە هیچ شوێنێکی کە نەمان بینیوە. ئێمە بینیمان کە هەرێمی کوردستان بەڕێز جەنابی وەزیری ناوخۆ نوێنەرایەتی عێراقی کرد بۆ بەشداربوون لە جنێفی پایتە لە
جنێفی پایتەختی سویسرا بۆ نیشاندانی ئەزمموی ئێمە بۆ وڵاتانی تر لە بابەتی ئیقامە بەڕاستی بۆ یەکەم جار بە هاوبەشی لەگەڵ کۆمسیاری باڵای نەتەوە یەکگرتوەکان لە ماوەی چەند ساڵی ڕابردووەوە وەزارەتی ناوخۆ باڵەخانەیەکی تایبەتی بە پێدانی کارتی پەناخوازی بە پەنابەران ئامادە کردووە کە لەوێ تەواوی خزمەتگوزاریەکان بە شێوازی سیستەمی یەکپەنجەرەیی پێشکەش دەکرێت کە تەواوی ئەو لایەنانەی بەشدارن لە پێشکەشکردنی کارتی پەناخوازی لەوێ ئەندامن و بە سەرپەرشتی نیشینگە پرۆسەکە بەڕێ دەکرێت پرۆسەکە زۆر بەڕێک و پێکی و تاوەکو ئێستا هیچ سکاڵایەکمان بۆ نەهاتووە لەوەی کە کەسێک کارتی پەناخوازی پێ نەدرێتەوە بە پێچەوانەوە ئێمە دووپاتمان کردوتەوە کە هیچ پەنابەرێک بە زۆرم لێ ناگەڕێندرێتەوە و تەواوی خزمەتگوزاریەکان بۆیان بەردەوام دەبێت تەنها ئەگەر هاتوو بەڕاستی ئەوانش کەیسی زۆر کەم و تایبەتن ئەگەر یەکێک بگرێتە حاڵەتی دیپۆرتکردنەوە کە ئەوانش کەیسی نادرن بەوەی کە لە یاسا لایەندا بێت یاخود سەرپێچیان کردبێت کە پێچەوانەی یاسا و ڕێسانێ و دەوڵەتیەکانە لەبەر ئەوەی ئەو پرۆسەیە بە تەواوی لەگەڵ کۆمسیاری باڵای نەتەوە یەکگرتوەکان بۆ کاروباری پەنابەران ئەنجام دەدرێت بۆیە بەڕاستی ئەو بابەتە یعنی دەتوانم بڵێم بوونی نییە باشە ئەگەر هەر کەسێکی سکاڵای هەیە دەتوانێت بۆمان بەرز بکاتەوە بە دوواداچوونی دەکەن. گەلێک سپاس خانما سروە ڕەسوول ڕێڤەبەرە گشتیان ناوەندە هەماهەنگی و قەیرانان ژە وەزارەتە نافخۆ.